خوای تعالی فرمێت واستعینوا بالصبر والصلاة إن الله مع الصابرين، نيفرموا إن الله مع المصلين. يا أيها الذين آمنوا استعينوا بالصبر والصلاة، قال الصبر يعني الصوم، إن الله مع الصابرين. خوای تعالی لەگەڵ ئەو کەسانەیە کە ئارامەگرن، واتە ئەو کەسانەی کە بەڕۆژوون. سەبر خۆگردنەوەیە، نەفسی خۆت حەبسەکەی، بۆیە ڕۆژوش خۆت حەبسەکەی لە خواردن و خواردنەوە لە مفطرات. و پێغەمبەر صلى الله عليه وسلم أفرمي إن الله فرض صيام رمضان عليكم، خوای تعالی فەرزی کرد لەسەرتان ڕۆژووی مانگی ڕەمەضان کە بە ڕۆژوو بن. وسننت لكم قيامه، ومن شەونێژ و تەراویحم بۆ ئێوە وەکو سنەت دانا. فمن صامه وقامه احتسابا خرج من ذنوبه كيوم ولدته أمه. لتاوان دەرەچێ وەکو چۆن منداڵێ تازە لە دایکە بێ تاوانی نییە ئاوهای، بەس بە شەرتی چی؟ فمن صامه وقامه احتسابا، من صام رمضان إيمانا واحتسابا أو كات غفر له ما تقدم من ذنبه. هر کەسێ مانگی ڕەمەضان بە ڕۆژوو بێ، ئیمانی هەبێ بەخوای پەروەردگار کە خالقی شەو و ڕۆژە و معبودی حەق خوای گەورەیە، هەر خوای گەورە شایستەی ئەوەیە بیپەرستی. بیر و باوەڕی وابێ لە لای خواوە فەرزە، و احتسابا و چاوەڕێی ئەجر و پاداش بکا لە لای خوا، ئەو کاتە غفر له ما تقدم من ذنبه. هەرچی تاوانی هەیە خوا لێی خۆشە بێت. و خوای تعالی کە باسی مسلمانانمان بۆ کا لە قورئانە ئەفەرمێت لە سوورەتی الأحزاب دا إن المسلمين والمسلمات والمؤمنين والمؤمنات والقانتين والقانتات والصادقين والصادقات والصابرين والصابرات والخاشعين والخاشعات والمتصدقين والمتصدقات والصائمين والصائمات والحافظين فروجهم والحافظات والذاكرين الله كثيرا والذاكرات أعد الله لهم مغفرة وأجرا عظيما. حاضری کردووە خوای گەورە و میهرەبان، ئامادەی کردووە بۆ ئەمانە کە لە ضمنی ئایەتەکە والصائمین والصائمات، پیاوان و ئافرەتان کە بە ڕۆژوون، خوای تەعالە بۆیانی ئامادە کردووە مەغفرە، لێخۆشبوون و ستری عیبەکان لە ڕۆژی قیامەتە، و ئەجرا عەظیما، ئەجرێکی زۆر گەورە لە لای خوای گەورە و میهرەبان.